يعني دەڵێ لەگەڵ فعل بوون هەدەبێ بەکاری بێنی ئەڵێ دەختەکە منداڵەکە گەشەی کرد ناتوانین بڵێ منداڵەکە پەرەی کرد پەرەکە بەکار بێنین لەگەڵ فعلە پەرەکە لەگەڵ هێنا بەکار یعنی جایکەیتەوە بەکار ناهێنرێت نمونەیەکم هەبوو لە بەڵام لێرە دامێناوە بەداخەوە برەودان بە شتێک هەیە برەو بە شتێک هەیە بەڵام پەرە بە شتێک نییە دەبێت بڵێ پەرە پێدان بە شتێک هەیە گەشە نا تۆزە بینە دەبێت بگەڕەمەوە سەر و فایلەی تر ئەمە مشکلەوەیە لە کاتی باسکردنیە یعنی بیرکردنەوەیکی زۆرت دەبێت ئامادە نابێتەوە دەبێت نووسی بێتت یەک پۆس سەرکرد لەسەر بردن تا دەبێتەوە ئەوەی تەمان دواتر خۆشتان بیری لێکەنەوە دەگەنە شتی زیاتر ئەڵێ فڵانە شتە و شت هۆرمۆنە برەوی هەیە ئەمە دەتوانین بڵێن بەڵام ناتوانین بڵێن فڵانە شت پەرەی هەیە سەرێقەی کەس تاوانجان قبولی ناکات بڵێ فڵانە شت پەرەی هەیە یعنی هیچ نابێت فڵانە شت دەتوانین بڵێ گەشەی هەیە چونکە فعلی بوونەکە بەکاردێنیەوە دەتوانین بە سەربەخۆ بەکاری بێنین ئەو کاتە بینێکی سەربەخۆ یا برەوی هەیە وەکو وایە بڵێ ماڵی هەیە ئەوە پەرەپێدان تۆ من ئێستا پەرەکە تاقی دەکەمەوە پەرەکە بەجیا بە سەربەخۆ بزانم دەتوانم یعنی معنا دەدا یعنی شتێکمان پێ دەدا زمانی کوردی ڕێگە دەداتەوە بەکاری بێنی ئێستا لەویا تۆ دەتوانی برە و ئەو فڵانەشی برەوی هەیە ئەمە هەمومان بیستومان وشێ یعنی ڕستەیەکە کە بیستومان فڵانەشت گەشەی هەیە ئەمەشمان بیستووە بەڵام فڵانەشت پەرەی هەیە ئەمە بۆ گوێمان شتێکی غەریبە یعنی احتمال خەنە سەر سەلیقە زمانی خۆتە چونکە سڕی زمانەکە بەڕاستی لەناو سەلیقایە یعنی کەسێکیش کە لە زمان دەنووسێتەوە احتمال دەخاتە سەر ئەو سەلیقەیە پەرە شتەکە پەرەی هەیە ئەمە ئەدەبێ بڵێ پەرەپێدانی هەیە بۆ پەرەی پێ دەدرێت هەر شتێک یعنی پەرەکە ناتوانێت بەسەر بەخۆ بەکاری بێت بەڵام ئەوەی سەیرە وەکو لە ڕووی مۆرفۆلۆژیەوە سەیری دەکەی جۆرەکەی جۆرێکی سەربەخۆیە یعنی وەکو برەوە و گەشەوە دەڵێ گەشەدان پەرەدان برەودان وەکو هەڵدان نییە وەکو دادان نییە چونکە وتمان هەڵدان پێویستی بە چییە پێویستی بەو شتێکە هەڵدەدرێت وەکو چەتر هەڵدان تۆپ هەڵدان بەڵام گەشەدان گەشەکەیە تۆ دەیدەیت یعنی تۆ گەشە بە شتێک دەدەی لێرە کردداری دانە پێدانە شتێک دەدەی بەو شتە خێرایی دەدەی بە شتێک ئەمە ژێرە جوڵە دەدەی بە شتێک برە و دەدەی بە شتێک
گەشە دەدەی بە شتێک اینجا پەرات دەدەی بە شتێک پەرە دەدەی بە شتێک یعنی لێرە پەرە وەکو جوڵە وزە برە و گەشە ئەمانە وایە تۆ دەتوانی بیدەیت بە شتێک ئەمانە تەبەن هەمووی بەرەبەرە دەمان بنەوە بۆ ناو واتە قوڵەکەی پەروەردە یعنی لێرەوە کە دەزانین پەرە دەدرێ ئەی پەرە مۆرفیمێکە لە ناو پەروەردە یعنی لەویا دەزانین پەروەردە لەلایەکەوە ڕەبتی بە پەرەوە هەیە معنای معنای پەرە یعنی ئەو کارێک کە تۆ دەیکەی دەبێت پەرەی تێ پەرە پێدان پەرە سەندن ئەی پەرە سەندن واتر دەبێت ئەمە بچینە سەر واتاکەی بزانین ئەمەی کە تۆ لە پەروەردە دەیکەی فعلەن پەرە سەندنی تایە یا پەرەدانی تایە ئەمانەی تایە بۆیە دەڵێن وشەکە ئێمە چیمان دەکا ڕێنوێنیمان دەکا بەرەو قوڵایی بابەتەکە ئەی باشە ئەوەی سەیرە بۆیە دەڵێن ئەم وشە زۆر سیر داڕێژراوە وشەی پەرە وشەیەکە حاڵەتێکی زۆر ناوازەیە بۆچی؟ چونکە لەوە تا سەربەخۆیە لە ئەرکا وابەستەیە نازان بخۆی یعنی لە ئەرکا وەکو هەبوو داوایە نێوانگیرە ئەوەی کە من هەموو جارە ئەڵێم کورد بوونەوەرێکی نێوانگیرە یعنی نە سەردارە نە کۆیلەیە نە فڵانە نە فیسارە لێرە ئەم مۆرفیمە نە سەربەخۆیە نە وابەستەیە یعنی بە ئەرک وابەستەیە بەواتە سەربەخۆی کوردە یعنی شتێکی سەیرە ئەمە دۆستنەوە پێکاتەوە شتێکی سەیری لێرابەدی دەکەی تەمان لە مۆرفیمەکانی تیشە تەنانەت لە دەکەش ئەم حاڵەتە لە دەکە ئەویش حاڵەتێکی ئاوا نێوانی هەیە لەبەرەوە وشەکە زۆر بە سەیری بەڕاستی دروستکراوە یعنی هەست دەکەم وشەی پەروەردە لەلایەکۆ بەقەدەر وشەی بوون کە تۆ چەمکێکی فەلسەفیە و ئەوەندە وردەکاری و بینینی دەوێت ینی لێ تێبێ وشەکە چونکە وشەی بوون تەسەوورکردنی زۆر زەحمەتە تۆ وشەی بوون ئەوەی کە بوون دەیەوێت تەسەووری بکەیت وشەی پەروەردەش دەبێ ئەوەشی کەیتەوە تا تەسەووری واتاکەی بکەیت کە دواتر ئەوەی کە دەڵێم ئەم وشەیە سەیرە وەش زانینێکی سێریشیال بە تۆ دوایی کە کردمانەوە وشەکە لەگەڵ یان ڕۆشتین خۆی کردەوە ئەو کاتە واتاکەش دەبینی و ئەوەی کە باسی دەکەم لە مەستەکەم تێ دەکەم بۆچی من ئەمەندە سەرقاڵ دەبم بەم وشەوە کەەوە تەقریبەن دووستی منار دەڕۆین لەوانەیە لێرەشە تەواو نەبێ بۆچی ئەوەندە گرنگی پێ دەدەم زۆر شتمان پێ دەدەم یەکیان ئەومان پێ دوو شتێکی ئەساسیمان لە بیبارەی پەروەردەوە بەگشتی پێ دەڵێت سێ ئەو ستراکچەرە مۆرفۆلۆژیە کە زمانی کوردی هێتیەوەش پیشانمان دەدا و ئەو کۆمەڵی مۆرفیممان پێ دەناسێنێ کە مۆرفیم بەکارهێنانی